نا زي شونا آفرت بيغمر فرمي صلى الله عليه وسلم زور بي هر زوري آفرت بيني لجهنم أبو السوتين دران يقلو برسياريان كر فرميان بوشي فرمي فإنهن يكفرن العشير يقلو شتاني كوا أبيته هوكاري چون دوزخي آفرتان يكفرن العشير. يكفرن العشير يعني چي؟ يعني تو چنية چاكي لقلا بك اگر يك جار چاكت لقل يا نكرت يك جار خرابت لقل يا كرت او همو او چاكيت سفركاتو يعني او يك لوي كوا يك لو هو كاراني كوا افرد بيچتا دوزخ بوي سيري انفسادي كوا لسر ارزا بلاوتو لسر ارزا بلاوتو يعني اگر اسا او زانكو يعني اما اگر افرت بۆ خۆی ڕێگە بۆ پیا و بۆ کوڕ خۆش نەکات کەس ئەتوانێت لە بن دیوار و ئەو چەترانە دابنیشێ و لە بن لە ژێر ئەو دارانە دابنیشێ خەریکی کەپڵ و دڵداری و بەزم و ڕەزم بێ ئەگەر ئەو ئافرەتانە خۆیان داپۆشن بە شێوازێکی شەرعی بڕۆن دەوام بکەن بە شێوازێکی شەرعی لە بازاڕە ڕێ بکەن بە شێوازێکی شەرعی لە هۆڵەکانە لەو شوێنە گشتیانی کەوا ئافرەت و پیا و تێکەڵە پیا و تووشی خەڵک تووشی خراپە بێت تووشی خراپە نابێت کەواتە ڕأسی تاوانەکە کێ دروستێکات ئافرەت دروستێکات بخۆیت ڕأسی تاوانەکە زینا چیە هۆکارە بۆچی خوای گەورە کاتێ باسی زینامان بۆ کاتە فەرمێ ئەزانیەت وەزانی ئافرەتەکە ئافرەتی زیناکار و پیاوی زیناکار بەڵام لەولا بۆ دزەکە ئەڵێ چی السارق والسارقة ئەها السارق لێرە پیاوی پێشخستووە لەبەر ئەوە دزی پێویستی بە چیە؟ پێویستی بە هێز و توانایە بۆیە سەرەتا باسی دزی پیاوی کردووە ئەنجا دزی ئافرەتی کردووە ئەگەر ئافرەت خۆی ڕێگە خۆش نەکات ئافرەت خۆی بانگی پیاو نەکا هیچ کەسێک ئەتوانێ بڕوات ئافرەتی ڕوتەوە کە و تەعەدای لێکات و زینای لەگەڵا بکات ها؟ هەمووی ئەم ڕێگانە چیە خۆشی کردووە کشە شرینەکەم ئافرەت خۆشی کردووە هەر هەمووی ئافرەت خۆشی کردووە بۆیە مەزدەری تاوان و گوناهن بۆیە زۆربەی هەرە زۆری ئافرەت جەهەنەمی وەڵای مامۆستا من هەر شتێکم کرد بێ لە پێنا خۆیان کردومە ئەزانم نانە مامۆستازانە خۆم لە زۆر شت پاراستووە لەبەر خۆی گەورە ئەنجاڵم چی شتێک بکەم زیاتر لە خۆی گەورە نزیکمەوە یەک نمونە یعنی ئێستا هەرچی ئافرەت هەیە وەرە خوتبەی سەد جومعە تایبەتەکەین ئەڵین برۆ هەڵگرتن حرامە لە سەد هەزاری بە قسە دەکات بە قسەت ناکات وەرە سەد ئەوتانێ چەند ساڵە هاوارەکەین بۆ خاتری خوا لە چک بدەنە سەرتانە ببنە باڵا پۆش لە خوا بترسن کێ بە قسەتەکە هیچ بە قسەت ناکات سەد جا هاوار ئەەکەی بۆ خاتری خوا ڕەش بەڵک هەڵپەڕکێ تێکەڵ ئەمە حرامە کورە نەفرەتی لەسرە کورە بمری ڕسوا ئەبی بمری وەڵڵا خوا ئەتکاتە جەهەنمەوە وەڵڵا ئافرەت ئەوەی بادان و ڕەقسەکەی ئەو ئەیکات هیچ کەسێک نایکا بڕۆ هۆڵەکان ئەگەر هەر هەمووی پیاوێکی هەڵەپەڕێت ها ئەوە گشتی ئەو فەسادە کێ دروستی کردووە بڕۆ لای میوزیکەکان کە شکور من نەبینیوە لەخوا بەزیابێ بەس بۆم باسەکەن بڕۆ باسی ئافرەتەکەن بە بستێت ژنەوەچێت لە لای موزیکەکان دانیشێت و مەشروبی بۆ دانیان و تا بەیانی خەریکی خزمەتکردنی پیاوە ئەوە ئافرەت ئەیکات لە هەموو شوێنانی کەوا فەساتیایە بڵاوبووەتەوە ئافرەت مەزدەر و سەرچاوی ئەو گوناهەیە نەک پیاو زەلامە کوژێ پیاو دزی ئەکات تێگەی پیاو زوڵم و زۆر و دارکاریکردن و ئەمانە ئەکات بەڵام پیاو ناتوانێت یعنی ئەگەر ئافرەتەکە پیاو لە خشتە نەبات پیاو ناتوانێت ئافرەت لە خشتە بەرێت ئیلا ئافرەت پیاو لە خشتە بات ئێستا من الحەمدولیلاوانە هیچیم نییە ناجلم بڵێم ناشەرعیە برۆ هەڵگردن بێ هەر شتێک تۆ خۆ داپۆشە زمانی خۆ بگرە بەڕێک و پێکی مە بە مەزدەری فەساد هیچیم نییە بەس هەر ئەترسام نا ئەوە لەگەڵ ئافرەتانێکی سا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی کۆمەڵە ئافرەتێکم بینی لە جەهەنەمە ئەسووتێنران لەم دنیا بە چاوی خۆم نەیانم بینیوە فەرمی ئەم ئافرەتانە کاسیات و عاریات جلیان لەبەرا بوو بەڵام لە هەمان کاتا ڕوود بوون جلەکەی تەسک بوو جلەکەی تەنک بوو جلەکەی کورد بوو فەرمووی مائیلات و ممیلات کە ئەڕۆیشن بەڕێها لانجەولارەکە بینیتە جەماعەتیهن بینیتە ئێتۆ لەو جەماعەتەمە بە فەرمووی قژەکانیان تۆپەڵەکان لەبان سەریان دایانێن ئێتۆ وامە کە خوشکە بە ڕێزەکەم کەواتە ئەگەر صیفاتی ئەهلی جەهەنەمت یانە بێ هیچ مەترسە و عاقبەت خەیری کشە شرینەکەم